ستاندەر نهێنی نوێ لەبارەی پاڵاوگەنە یاساییەکان و هۆکاری دانەخستنیان ئاشکرا دەکات. پارتی بەغدا بەڕێگریکردن لە پێدانی درۆن بە پێشمەرگە تاوانبار دەکات و ستاندەریش ڕاستی کەمبوونەوەی هاوکاریەکان ئاشکرا دەکات. جگە لە موچەی هێزانیەکان ناوی ئەو شوێنانە ئاشکرا دەبێت کە بەغدا ئامادە نییە موچەیان بۆ بنێرێت. سڵاوتان لێبێ لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. بەڕێوەبەرایەتی ژینگەی هەولێر ڕای دەگەێنێت ئەو پاڵاوگەی کە دوێنێ شەو گڕی گرت و بەهۆیەوە زیانێکی زۆری بە ژینگەی شاری هەولێر کەوت نایاساییە و هیچ مەرجێکی سەلامەتی تێدا نەبووە. بەپێی زانیاری ستاندەریش بەهۆی ئەوەی حیزبەکانی دەسەڵات بەشێکی زۆری ئەو نەوتانەی کە لە کێلگەکانی نەوت ئێستا بەرهەمی دێنن ناتوانن بۆ دەرەوەی بفرۆشن لەڕێی ئەو پاڵاوگانەوە دەیپاڵێون کە هیچ مەرجێکی سەلامەتی تێدا نییە. لەگەڵ وەستانی هەناردەی نەوت بۆ دەرەوە ژمارەی ئەو پاڵاوگەنە یاساییانە زیاتر بووە و دەسەڵات لە پێناو قازانجی خۆی بێگوێدانە ژینگە و تەندروستی هاوڵاتیان دەرگای بۆ کارکردنی ئەو پاڵاوگانە بە شێوەیەکی فراوان کردوتەوە. ئەوە لە کاتێکدا ساڵی 2010 قایمقامی قەزای ناوەندی هەولێر لە ڕاگەیەندراوێکدا بڕیاری داخستنی 10 پاڵاوگەی نایاسایی سنووری هەولێر گوێڕیدا، بەڵام بەهۆی ئەوەی ئەو پاڵاوگانە هی بەرپرسانی دەسەڵاتن تاوەکو ئێستا دانەخراون. بابەکر زێباری ڕاوێژکاری سەربازی سەرۆکی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت کە هاوپەیمانێتی نێودەوڵەتی دژی داعش دەیەوێت درۆن بە هێزی پێشمەرگە بدات، بەڵام حکوومەتی عێراق ڕێگری لەو هەنگاوە دەکات. ناوبراوڕاشی گەیاندووە هاوکاریەکانی هاوپەیمانان بۆ پێشمەرگە سنووردار بووە و ژمارەی کورد لە ڕیزەکانی سوپای عێراق لە 20% کەمی کردووە بۆ 2%. بەپێی زانیاری ستاندەر یەکنەخستنی هێزەکانی پێشمەرگە هۆکاری سەرەکیە کە ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی هاوکاریەکانیان بۆ پێشمەرگە کەم کردوتەوە نەوەک فشاری بەغدا. بە گوێرەی هەواڵێکی میدیای پارتی بەغدا جگە لە هێز ئەمنیەکان پارەی موچەی سەرۆکایەتی پەرلەمان و کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی و وەزارەتی کارەبا و خاننشینی سەربازی بۆ مانگی ئایار نەناردووە. سەرچاوەیەک لەم بارەوە ڕاگەیاندووە لیستی موچەی ئەو 4 شوێنە هیچ کێشەیەکی لە بەغدا نەبووە و وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمیش چاوەڕێی واژووکردنی ناردنی پارەکەیانە لەلایەن وەزارەتی دارایی فیدراڵیەوە. جێی باسا کۆی پارەی ئەو 4 دامەزراوەی حکوومەتی هەرێم بۆ موچە زیاتر لە 80 ملیار دینارە. ئەمڕۆژ دوایین ڕۆژی دووامی فەرمی حکوومەتی فیدراڵیە و وەزارەتی دارایی هەرێمیش هەوڵ دەدات ئەمڕۆ پارەکەی بەدەست بگات و موچەی ئەو شوێنانە بدات. پارەی مانگی 5 هێز ئەمنیەکانیش بە فەرمی دابەشکردنی کەوتە دوای جەژنی قوربان کە ئەمەش ناڕەزایەتی هێزەکانی لێکەوتۆتەوە. ستاندەر نویزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.